دایک ئەتوانێ مناڵەکەی تەوجێهکە و دایک زۆرترین کەسەکە مناڵە بینیاشە 24 ساعاتەکە ئەگەر هەشتی لە مەکتەب بێ هەشتی خەوت بێ هەشتەکەی لە لای دایکێتی باوک کەمتر لە کۆمەڵگای خۆمانە دەوری هەیە و ئەتوانێ ئەو مناڵە وا لێ بکە کەسێک بێ متوانێ بخۆ بێ و ئەوەی کە تێبینی بێ بۆ دایکان خەم و خەفەتەکانی خۆت بەسەر ئەوە مەفرۆشەرەوە دائیمەن ڕاستە بێزارە بی تۆڕابی کێشەمان لەم شتانە نییە بەڵام دائیمەن یەکیشکە زوڵمی لێ کردی تۆ زوڵمەکە بە مناڵەکەت چکە من چەندین کەیسم بۆ دێ سێرەکەم هۆکارەکە لە ئەوڵۆ لە مناڵیە دایکەکە وەکو زەلامێکی ڕق مامەڵی کردو باوک تا ڕادەیەک ڕق و تەق بێت تێ ئەگەی نەڵێنەوە ماندوو بەس دایکەکەش ڕق و تەق بێ ئیتر ئەم مناڵە نازانێ هانای بۆ چێ بەرێ یعنی من زۆر جار کەیسم بۆ هاتووە لە کاکتۆجان دایکم هەر قسەیەکەم ترێک مەگاتەوە باوکمە حسابم بۆ ناکە لە مناڵیەوە وام ئێستا کوڕێکی 18 ساڵم وەڵڵا سیغەم بەخۆم نییە لە مەجلیسێکا دانیشتم ناتوانم دوو قسە بکەم کەواتە دایک ئەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێ یعنی وای لێ بکە کە مناڵەکە ئەوەی عاتفەی کە هێتی دەری ببڕێ بۆیە مناڵێک بەڕای من ئەگەر لە ڕووی عاتفیەوە گەشەی کردبوو بە باشی بە دڵنیاییەوە دایکی کارێکی باشی کردو لەسەر ئەو مناڵ وای لێ کردووە عاتیفەی ئەو مناڵە هەستەکانی ئەو مناڵە دەرڕینەکە مناڵە هەتا ئەدەب و ئەخلاقی قسەکردن و مامەڵەی ئەو مناڵە تێگەشتنی لە کێشەکانی ئەو مناڵە کاریگەری ئەو دایکەی لەسەرە